بازرگانی ڤیاگرا و ئەندامی نێرینەی پیاوان لە کوردستاندا بۆتە دیاردا. چەند کەس بوونەتە ملیۆنەری ڤیاگرا و کێ لە پشتهێنانی ئەو کەرستانەوەیە؟ بە دیاریکراوی ماوەی 2 ساڵە جۆرێک لە بازرگانی قاچاق و قەدەغە و دوور لە ئادابی کۆمەڵایەتی بە نهێنی لە کوردستاندا گەشەی کردووە و پەرەی سەندووە کە پێشتر نەبووە و کەسیش نەیوێراوە خۆی بدات لە قەرەی، ئەویش بازرگانی ڤیاگرا و ئەندامی نێرینەی پیاوانە. هەرچەندە لە شارەکانی تری عێراق و بە دیاریکراوی لە بەغداد بە ئاشکرا لە دوکان و فرۆشگا و سەرشەقامەکان مامەڵەی پێوە دەکرێت، لە کوردستانیش ئەگەرچی ئاشکرانیە بەڵام بە شێوە تایبەتەکەی وردە وردە لە گەشە سەندندایە. هێنانی کەرەستە سێکسیەکان لە ڤیاگرا، جێل، حەب و سپرا لەلایەن چەند سەرمایەدارێکەوە ئیدارە دەکرێت کە ئەوانیش بە پێی زانیاریەکان 2 بازرگان لە هەولێر و 1 لە دهۆک و 1یش لە سلێمانین و پار ساڵیش چەند بارێکی بابەتە قاچاقەکانیان لە مەرزە نافەرمیەکانەوە لەلایەن هێزە ئەمنیەکان و پاسەوانی سنوورەوە دەستی بەسەردا گیراوە. بازرگانەکان بە شێوەیەکی سەرەکی بۆ کڕین و دروستکردن و هێنانی کەرەستە و ئامێرە سێکسیەکان پەنا دەبەنە بەر وڵاتی چین، هێند و تایلەند. بەو پێی ئەو وڵاتانە بە لانکە و بنکەی سەرەکی بەرهەمهێنانی کەرەستە سێکسیەکان لە دونیادا دادەنرێن. دواتریش با ڕێگەی ئێران و سنوورەکانیەوە هاوردەی ناوخۆی کوردستانی دەکەن. بەوەش قاچاقچیەکان لەو بارانە پارەیەکی گەورەیان دەستەکەوێت. بەو پێی بابەت و کەرەستەکان قاچاق و ڕێگە پێنەدراون. بازرگانە کوردەکان جگە لە جێل و سپرا و جۆرەها کەرەستەی تر بە بەهای میلیۆنان دۆلار حەبی ڤیاگرا لە 18 جۆر دروست دەکەن و با ڕێگەی ئێران و دواتر بە قاچاق لە مەرزەکانی سنوورەوە بە نهێنی داخڵی بازاڕەکانی باشووری کوردستانی دەکەن. دواتریش هەر حەب و کەرەستەیەک بە 6 بۆ 8 هێندەی نرخی بنەڕەتی دەفرۆشنەوە. تیوار بە دوای ئەم باسەدا چووە و زانیویەتی کە هەر بازرگانێک لەم بوارەدا کاری کردوێت با ماوەیەکی کەم بۆتە ملیۆنەری بابەتە سێکسیەکان و خێرێکی زۆری لەو بابەتە قەدەغانە بەهۆی نەبوونی هیچ چاوەدێریەکی تەندروستی دەست کەوتووە. جگە لە کەرەستە سێکسیەکان و حەب و ڤیاگرا لە ئێستادا هەندێک حاڵەتی بوون و هێنانی ئەندامی نێرینەی پیاوان و بووکەڵەی سێکسیش هەن کە ئەمە لە شاری بەغدا و لە 2 شاری وڵاتی ئێران بە ئاشکرا دەفرۆشرێن و ڕێکلامیشیان بۆ دەکرێت. لە کوردستانیشدا بە شێوەی ئۆنلاین و بە شێوەی تایبەت و نهێنی ئەو بابەتانە دەهێنرێن و بە 500 تا 700 دۆلار دەفرۆشرێن. ئەم بابەتانە وەزارەتی تەندروستی ئاگاداریان نین و هیچ جۆرە چاوەدێریەکیش لەسەریان نییە. بەهۆی فراوانی و کراوەیی سنوورەکانی ئێران و عێراقیش بازرگان و قاچاقچیەکان تەڕاتێن دەکەن و ئەو بابەتە سێکسیانەش بەهۆی بوونی خواستێکی زۆر لەسەریان نرخەکانیان دیار نین و ساڵانەش بە سەدان هەزار تۆن حەب و ڤیاگرا و هاوشێوەکانیان بەسەر پیاوانی کوردستاندا ساغ دەکرێنەوە.